ونهار ڕاستەوخواش فڕۆخانە داڵاس لێرە لە واشنگتن لە ڤەرجینیا نێزیک واشنگتن یەحیا بەرزنجی دگەلمەیە. یەحیا ڕۆژ باش لە فڕۆخانە چ داویترین هەواڵ سەبارەت ئەو قەدەغەکردنە هەیە؟ بەڵێ وەخۆ ئاماژە پێکەیت من لە فڕۆکەخانەی داڵاس ئێرپۆرتم کە فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتیە و زۆرترین گەشتی دەرەوەی وڵات بۆ ئەمریکا لەم فڕۆکەخانەیەوە بە ئەنجامەگەێنرێت. بەڕاستی کەش و ئەجوای فڕۆکەخانە زۆر ئاساییە بە تایبەتی دوای جێبەجێکردنی بڕیارەکەی سەرۆک ترامپ کە بڵین پێدانی ڤیزا بۆ 6 وڵاتی زۆری ناموسڵمان بە هەندێک گۆڕانکاری لە چاو بڕیارەکەی ڕابردووی. بەڕاستی ئەگەر بەراورد بکەیت لە چاو بڕیارەکەی ڕابردوو کە ئەم فڕۆکەخانەیە پڕ بوو لە خۆپیشاندەر و چالاگوان و پارێزەری خۆبەخش بۆ ئەوەی کەوا کۆمەکی و هاوڵاتیانە بکەن کە ڕێگان لێگرێ بێنە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. بەڵام ئەمڕۆ بەڕاستی ئەو ئەجوایانە نابینیت. فڕۆکەخانە زۆر بە کەشێکی ئاساییە ئەڕوات. من یەکێک لەو خێزانانەی کە چاوەڕێ بوون لە گەشتی 8 دقیقە بە کاتی واشنگتن کە فڕۆکەیەک بوو لە دووبەیەوە دەگەیشتە داڵاس ئێرپۆرت، خێزانێکی ئێرانی چاوەڕێی کە هەندێک لە کەسوکاریان بوون بەڕاستی گرفتی ئەویان هەبوو کەوا ئەو بڕیارەی کەوا خزمی نزیک خزمی دەرەجەیەک ئایا بڵین گرفتی ئەویان هەبوو کە ئامۆزایەکیان یەکێکە لەو مسافرانەی کە هاتووە لەگەڵ بڵین برایەک و خوشکێکە. ئەلبەتە بڕیارەکە زیاتر ڕوونکردنەوەی زیاتر خەڵک لەوە چێ بەرچاوڕوونی زیاتری بێ لەوەی کەوا کەسی دەرەجەیەک کێگرێتەوە و کێ ناگرێتەوە. تاکو ئێستا هیچ حاڵتێکی بڵین ناجۆر نابینی. بەڵێ یەحیا زۆر سوپاس کاتەکەمان کورد بوو هەرچەند دەمانوێت زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین. یەحیا بەرزنجی لە فڕۆکخانەی داڵاس لە ڤەرجینیا لەگەڵ مام و سوپاس.